دوای کارەساتی لافاوەکەی قەزای چەمچەماڵ و هەڵدانەوەی ژمارەیەک کەم و کورتی دەسەڵات کۆمەڵێک گۆڕانکاری لە پۆستە ئیدارەکانی قەزاکەدا کرد، بەڵام گۆڕانکاریەکان نەبوو نەجێ ڕەزامەندی هاوڵاتیان و پێیان وایە دەموچاوە تازەکان هیچ شتێکیان لە دۆخی خزمەتگوزارەکان نەگۆڕیوە، بە پێچەوانەوە دۆخی کارەبا و ئاو خراپتر بووە. دیارە گۆڕانکاری لە هەر پۆستێکی ئیداری لە هەر شوێنەکە بکرێت گرنگە، بەڵام گرنگتر لەوە ئەوەیە کە ئەو کەسێک کە دێتە شوێنەکە بتوانێت خزمەت بکات. وەکو ئێستا بۆ شاری چەمچەماڵ هیچ گۆڕانکاریەک لە ژیانی خەڵکاتونێدا بگرە بارگوزای خەڵک خراپتر بووە، بگرە کێشە بۆ خەڵک زیاتر بووە. جاران ئەمان وتکا کە هەفتە جارێ ئاو دێیان کارەبا باشە 6 ساعات ئێستا ئەو بۆ بە 2 هەفتە کارەبا بۆ بەهەش بۆ 9 ساعات بۆ 10 ساعات ئێستا لە ڕۆژێکە دیار وەزەکەی خراپتر بۆ باشتر نەبوو. بەڕای من هیچ باوەڕ ناکەم گۆڕابنکارێکی وا ڕوویدا بێکەوە جێی دڵخۆشکەری خەڵکی چەمچەماڵ بێت. بە دڵنیای ئیشان پێ ناگرێت تۆ کە یەکێک سڵتەیەکی نەبوو کە نەتوانی ئیشێک بکات جێبەجێ بکاتر با ئینسانەکان بگۆڕی سینی نییە، ینی هیچ شتێکی بەدەست نییە، ینی بەس دەموچاکانە گۆڕێ یانە مەسلەوە نییە بڵێ وەڵام شخصا کاریگەری تێرە یان مەسەلەن کە و توانای ئەوەی نەبێ بڕیار بدا و ئیش بکات فەرقی نییە، ینی بگرە پێشووتر من بەڕای من باشتر بۆ لە ئیستا شتێ لە مەسەلەکە نەگۆڕەوە ئارەوە بە سەر و چاوەکانی گۆڕێت تا و ئیتر دوایی داوا عادکایی دەست پێکە ئەم ئەیباتەوەی بایتر هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. ژیانی خەڵک چۆنە چەمچەماڵ؟ وەڵای ژیان خەڵکەوە دینی خۆتان نازان چۆنە ئەو حاڵ بیری معاشی هەر ئەو خەڵکیان هەر نییە، خەریکە حەفلات و بەزۆر شەڕێ لە دنیا ئەما لێرە خوانی بۆ چند مێردەکەی خۆ بکە کاکە. چالاکێکی مەدەنی دەڵێت بە گۆڕانکاریەک دەوترێت گۆڕانکاری کە ژمارەی پرۆژەکان زیاد بکات و کێشەکان کەم ببێتەوە، بە پێچەوانەوە تەنیا ناو و ڕوخسار دەگۆڕێت و هیچ لە ژیانی خەڵک و دۆخی خزمەتگوزاری ناگۆڕێت. گۆڕانکاری لە هەموو دنیاە ئەبێ گۆڕانکاریەکی بیرکاریانە بێنە گوێژەی. وێژەی چی بیرکاریانە چییە؟ ئەوەیە کە بۆ نمونە کەسێک لە وڵاتێک لە شوێنێک لە ناوچەیەک مدیری مەکتەبێک تا سەرەوە تا وەزیرێک تا هەر کەسێک کە ئەگۆڕی ئەبێ بزانێ ئەو گۆڕانکاریانە بۆچیەکی بۆچیش کردوتە. بۆ نمونە کە تۆ کەسێکێنی بۆ شاری چەمچەماڵ ئەبێ پێشتر بە داتا پێی بڵێ مەسەلەن ئەو نەمەتر جادەمان هەبوو ئەو نە ئاومان نەبوو ئەم کێشانەمان نەبوو، بەڵام بەهاتنی ئەم کەسەیان بەهاتنی ئەم گۆڕانکاریانە ئەم ئاوا ئەم کێشەی ئاو کێشەی کارەبا کێشەی هاتوچۆ کێشەی ئینتەرنێت ئەمانە چارەسەر بووە. ئەمانە هیچ بەدی ناکەی لە گۆڕانکاریەکانە تەنها شخصەکان و دەموچاوەکانە گۆڕێ بۆ ڕازیکردن و ئیش و ڕایکردنەکانی خەڵک. من گۆڕانکاری وانەوێ میلەت گۆڕانکاری جەزری ئەو هاکرێ پێش تۆ چی هەبووە بە داتا ڕوونی کەرەوە بە داتاش ئێعلانی کە لە سەردەمی هاتنی تۆیە ئەم گۆڕانکاریانەمان کردووە. گۆڕانکاریە کارگێڕەکانی قەزای چەمچەماڵ خۆی لە گۆڕینی قایمقامی چەمچەماڵ و بەڕێوەبەری ناحیە و شارەوانیەکانی ناحیەی تەکیە و شۆڕش دەبینێتەوە کە سەرجەمیان بە وەکالەت ئەو پۆستەیان وەرگرتووە، بەڵام هاوڵاتیان بێئومێدن لەوەی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بتوانێت گۆڕانکاری جدی بکات، هاوشێوەی هەموو کات و شوێنێک تەنیا نمایشێکی گۆڕینی دەموچاوەکانە. ڕێبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.